مامۆستا دژاتیا بڕیارە پەروەردە دکەن و دە بەرامبەرژی دە وەزیرێ پەروەردەژی گەفان دکەتن. ئەڤرو پێنجی 2016 دکتۆر پشتیوان سادق وەزیرێ پەروەردە حکومەتە هەرێما کوردستانê دە دەخوانیەکا ڕۆژهەماوانیدا ڕاگەهاند هەر مامۆستایەک لە ئێکی 2016 دەوام نەکردبیتن و بەردەوام بیت بایکوتێ بە نەهات غیاب حساب بوت هێتەکردن و پشتی زێدەبوونا غیابانژی دێ ڕیپریسزایە یاسایی بیتن. پشتیوان سادق ڕاگەهانژی بڕیارە هژمارکردنا نەهاتن غیاب بۆ ئەو مامۆستایان و بەردەوام بن لە بایکوتێ لە ئێکی 2016 تێتە هژمارکردن و تاکیدژی کردیە هەر مامۆستایەک لێوی دەمی دەوام نەکردبیت بە غیاب بۆ تێتە هژمارتن و گەشتنا هژمارە یاسایی و دەمێ هەیڤەکە وی دەمی دێ ڕیپریسزایە یاسایی بیتن. هەژی گوتنەیە هەر پشتی بڕیارە وەزارەتە پەروەردێ بە وەرگرتنا غیابە مامۆستان لە ئێکی 2016 و بەڵاوبوونەوەی بڕیارێ ژێلەیە ڕێڤەبەرên گشتیên پەروەردە سلێمانیê ئەڤرو پێنجی 2016 مامۆستا بێژدا لە جاران ڕژیانە سەر جادان و بە ڕێپیوانê بەرەف ڕێڤەبەریە گشتیە پەروەردە سلێمانیê چوون و لە وێرê خڕڤە بوون و بڕیارە وەزارەتە پەروەردێ و ڕێڤەبەریەتە پەروەردە سلێمانیە ڕەت کرد و بەردەوامیە بایکوتێ ڕاگەهاند. زێدەتر ji دوو heyvane mamosteyên Sinûrê Parêzgeha Silêmaniyê û Helebca û îdara germiyan û raperîn li ser baykûtkirina dewamê berdewam in.